لاپەڕا 22 بخەمڵێنە و ساغ بکەوە. پێداچوونەوەی خێراش هەیە لێرە کە هەموو کەس دەبی زوو بزانی پرسیاری یەک بزانین پرسیاری یەک هەروە بە خێرایی کوشی تەڵی دەکەین. 2 کۆد و هەمیشە لە لای دەستی ڕاست دەست پێ دەکەین. 2 کۆد و دەکاتە 4 دەبی لێرە بنووسین 4. دەبی لێرە بنووسین ژمارە 4. ئەوجا 2 کۆ 6 دەکا بە 8 کەواتە دەکاتە 84. پرسیاری 2 8 کەم 7 یەکسانە بە 1 ئەوجا 8 کەم 4 یەکسانە بە 4. پرسیاری 3 لێکدانە سفرەکە دەنووسم 2 جاران 6 12 2 جاران 1 2 لەگەڵ ئەو یەکە دەبی بە 3 320. پرسیاری ژمارە 4 36 دا بەش 9 یەکسانە بە 4 سفرەکەش لێرەیدا دەندرێ دەبی بە 40. پرسیاری 5 150 کەم 72 لێرە سفرەکە نامینێ دەبی بە 10 کاتە لێرە دەنووسم 10 با تۆزێک گچکەتربی 10 لێرانە 10 کەم 2 دەکا 8 ئەوجا ئەو 5 نەما بوو بە 4 14 لەگەڵ ئەو یەکە دەبیتە 14 کەم 7 دەکاتە 7 یەکسانە بە 7 کاتە جیاوازیەکە بووە 7 و 8. ئێستا پێداچوونەوەی خێرا هەندێک ئەنجاماندا تەواو بووین دێمە لای بابەتە نوێیەکە بخەمڵێنە و ساغ بکەوە. با بخینینەوە ئێرە دەتوانی هەندێ لە پرسیارەکان شیکار بکەی بە بەکارهێنانی هەستکردنی خۆتەوە. زۆر گرنگە هەستکردنی خۆت واتە کو لە پرسیارەکەی دەگەی و بەڕای تو بە بیری تو بە بۆچوونی تۆ دەبی کوبی پرسیارەکە وەڵامەکەی. ئەمەش بە خەمڵاندنی وەڵامی شیاو هەندێک جار وەڵامەکەی دەخەمڵێنی پێویستە لەم کاتەدا وەڵامەکەت ساغ بکەیەوە. یەکەم جار وەڵامەکەت دەخەمڵێنی پاشان دەچی ساغی دەکەیەوە بزانە ئایا ڕاستت خەمڵاندووە یان نا. و لە کاتی پێویستە پێداچوونەوە بۆ خەمڵاندنەکەت بکەی. ئەگەر زانیمان خەمڵاندنەکە ڕاست و دروست نییە پێداچوونەوەیەک دەکەین و خەمڵاندنەکە دەگۆڕین. ئێستا دێنە لای پرسیارێک لێرە هەیە. تاقیکردنەوەی بیرکاری 25 پرسیار لە خۆ دەگرێت. 4 نمرە دەدرێت بۆ هەر وەڵامێکی دروست. یەک نمرە کەم دەکرێتەوە بۆ هەر وەڵامێکی هەڵا. بەفرین هەموو پرسیارەکانی شیکار کرد 85 نمرەی وەرگرت. لە تاقیکردنەوەی بەفرین چەند وەڵامی دروست هەیە؟ ئێستا ئایا شی بکەوە ئایا داواکراو چییە؟ داواکراو ئەوەیە چەند وەڵامی دروست هەیە. پێدراوەکان چین؟ پێدراوەکان چینە؟ پێدراوەکان 25 پرسیارە، هەر پرسیارەی 4 نمرەی بۆ زیاد دەبی ئەگەر ڕاست بی و هەر پرسیارەی
یەک نمرەی لێ کەم دەکرێتەوە ئەگەر هەڵەبی. پاشان بەفرینیش 85 نمرەی وەرگرتووە، ئەوانە هەموو پێدراون. دوایە پرسیار دەکرێت ئایا لێرەدا پێدراوی ژمارەیی هەیە پێویستت پێ نەبێت؟ ئەگەر وەڵام بەڵێ بوو چییە؟ پاشان ئێستا دێینە لای هەڵبژێرە کام ڕێگا بەکاردەهێنی بۆ شیکاری پرسیارەکە. بێگومان چونکە بابەتەکە خەمڵاندنە دەتوانی ڕێگای بخەمڵێنە و ساغ بکەوە بەکار بهێنی. پێدراوەکان و هەستکردنی خۆت زۆر گرنگە. بەکاربهێنە بۆ ئەوەی ژمارەی وەڵامە دروستەکان بخەمڵێنی لە تاقیکردنەوەی بەفرین، ئەو جا خەمڵاندنەکەت ساغ بکەوە وە لە کاتی پێویست پێداچوونەوە بکە. ئێستا دێینە لای شیکارەکە کووە؟ چۆن هەڵدەستیت بە شیکارکردنی پرسیارەکە؟ لێرە ئاسانترین ڕێگە ئەوەیە خشتەیەک دروست بکە، خەمڵاندن و ساغکردنەوە دیار بکە، ئەوجا دڵنیابە لە ژمارەی گشت وەڵامە دروستەکان و هەڵەکان کە بریتین لە 25. باشە، ئێستا خشتەکە دروست کرایە، لە لای ڕاستی خشتەکە نووسیتمان خەمڵاندن، لە ژێر خەمڵاندن وەڵامی دروست و وەڵامی هەڵە. وەڵامی دروست ئەوجا وەڵامی هەڵە. لێرەش ساغی دەکەینەوە بزانین ڕاستە بیرکردنەوەکەمان. ژمارەیەک دەنووسین، بۆ وێنە دەنووسین ڕەنگە بەفرین 23 وەڵامی ڕاست بی، کەواتە دەبی 2 وەڵامی هەڵەبی، چونکە پرسیارەکان 25 پرسیارە، 23 کۆ 2 دەبیتە 25. ئێستا لۆ هەر یەک پرسیاری ڕاست 4 نمرەی پێ دەدرێت، کەواتە 23 جاران 4 نمرەی پێ دەدرێت. لۆ هەر وەڵامێکی هەڵە 1 نمرە دەڕوە، چونکە 2 وەڵام هەڵەیە، کەواتە 2 نمرە دەڕوە، کەم دەبیتەوە. کە 23 جارانی 4 دەکەین چەند دەردەچی؟ 3 جاران 4 دەکات 12، 3 جاران 2 جاران 4 دەکا 8، یەکیش 9، واتە دەکاتە 92. کە کەمی دەکەینەوە 2 لێ کەم دەکەینەوە لە 92 کەم 2 دەبیتە 90. کەواتە ئەگەر بەفرین 23 وەڵامی دروستی هەبە 90 نمرەی بەدەست دەهێنا، بەڵام بەفرین تەنیا 85 نمرەی بەدەستهێنا، تەنیا 85، 90 نە. لەبەر هەندێ دەبی بزانین کە وەڵامە دروستەکانی بەفرین لە 23 کەمترە، چونکە لێرە نووسرایە 90 گەورەترە لە 85، نابی 90. کەواتە دەچین دەخەمڵێنین، دەڵێن ڕەنگە 21 وەڵامی ڕاست بی. 21 ئەگەر 21 ڕاست و دروستبی دەبی 4 وەڵامی هەڵەبی، کە 21 دەینین جاران 4 جاران 1 4 جاران 2 8 دەبیتە 84، کە 4 لێ کەم دەکەینەوە دەبی بە 8. هەست دەکەین کە 8 بچووکترە لە 85، کەواتە بەفرین لە 21 وەڵام لە 21 زیاتر وەڵامی دروستی هەیە، ئەوجا دەڵێن دەنا 22 وەڵامی دروستە، کەواتە 3 وەڵامی هەڵەیە، کە 22 جارانی 4 دەکەین دەکاتە 88، کەم 3 دەکاتە 85. ئێستا ساغمان کردەوە کە
85 نمرەکانی بەفرینە و 22 وەڵامی ڕاستی هەیە، 3 وەڵامی هەڵەی هەیە. بەڵام داواکاریەکە تەنیا باسی وەڵامی دروست دەکا، پێویست ناکە باسی وەڵامی هەڵا بکەین. کەواتە ژمارەی وەڵامە دروستەکان لە تاقیکردنەوەی بەفرین بریتیە لە 22. ئەوە پرسیارەکەمان شیتەڵ کرد، شیکار کرد، وەڵامە کەشمان بەدەستینا. پاشان لێرە دەخینینەوە کام ڕێگای تر دەتوانی بەکاربێنی بۆ شیکاری پرسیارەکەی پێشوو. لێرە ئەمە تێدەگەین کە ئەگەر بەفرین هەر 25 پرسیاری ڕاست بووایە، هەر 25 ئەگەر ڕاست بووایە، کەواتە 25 جاران 4 دەبا 100 نمرەی وەرگرت بە. بەڵام 100 نمرەی وەرنەگرتێ، لەبەر هەندێ دەزانین لە 25 کەمتری ڕاستە. دوایە لێرە دەزانین کە هەر وەڵامێکی هەڵا 5 نمرەی لێ کەم دەبیتەوە. کە نمرەکانی بوویتە 85 کەواتە 100 کەم 85 دەکاتە 15 یەکسانە بە 15. دەزانین کە 15 دابەشی 5 بکەین دەبی بە 3. لێرە دەزانین کە بەفرین 3 وەڵامی هەڵەیە، 3 وەڵامی هەڵەیە، کەواتە ئەگەر 3 هەڵە بوو دەبی 22 وەڵامی ڕاست بی. ئەوەش ڕێگایەکی هەرچەندە دڵنیام نیمە زۆر لەو ڕێگای، بەڵام دەتوانین بەو ڕێش شیتەڵی بکەین. ئێستا ئەگەر نمرەکانی بەفرین 65 بووایە، لەو کاتەدا ژمارەی وەڵامە هەڵەکانی دەبوونە چەند؟ ئێستا ئەمن 100 دەینم کەم 65، 165 لێ بڕوە دەبیتە چەند؟ دەبیتە 5 لێرە 35 نمرەی لێکەم بوویتەوە. ئەگەر دابەشی 5 کەم یەکسانە بە 7، کەواتە 7 وەڵامی هەڵەی هەیە. 7 وەڵامی هەڵەی هەیە بەفرین ئەگەر 65 بەدەست بینی. لێرە خوێندکاری ژیر دێمە کۆتایی ئەوانەیە هەتا وانەی داهاتوو هەر بژی بەخۆشی.